دیاردەیەک لە نێو شاری هەولێر پەیدا بوو کە چەندین حاڵەتی داوای یاسایش لە لای ئێمە تۆمار کرابوو بەوەی کەەوە ماتۆرسکیلێک هەڵدەستێ بە دزینی جانتای شانی ئافرەتان. بۆیە هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە دوواداچوونێکی سڕیان کرد بۆ ئەو بابەتە. دوای ئەوەی کە لە چەندین شوێن لە چەندین جێگا ئەو حاڵەتەیان ئەنجامدا بوو، هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە ماندووبوونێکی زۆرەوە و بە دوواداچوونێکی زۆرەوە توانیان ئەو کەسانە دەستنیشان بکەن کەوا هەڵساونە بە ئەنجامدانی ئەو تاوانە. دوای دەستگیرکردنیان دانیان بە تاوانەکانیان دانا تاکو ئێستاوکەکە ئەوەی لە لای ئێمە تۆمار کراوە 15 حاڵەتی دزینی جانتای شانی ئافرەتانیان ئەنجام داوە و هەروەها لەگەڵ دەستگیرکردنیشیان دەستگیرە بەسەر دەماچە، زێر، پارەی سووری و هەروەها مۆبایل چەندین کەرستەی ترکە ئێستاوەکە دیارە کە دەلالەت لەوەی دەدا کە نێو جانتای ئافرەتەکانە.